بەڕێز سەرۆکی حکوومەت و جەنابی جێگری سەرۆکی حکوومەت هەردوو جوامێرداوایان کرد یاداشتەی کە لایەن بۆ جەختی لەسەر بکەینەوە واتە یاداشە پێشتر درراوە بە حکوومەتی هەرێمی کوردستان لە دانیشتنی دوێنی 16 کە چوارشەمەیە کانجومنی وەزیران ئەو یاداشتە خوێنرایەوە کە لە 24 خاڵ پێکات بوو و خاڵەکان لە خاڵی یەکەمەوە واتە بڕین تاواکنی ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە لای هەرێم تاواکنی ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە لای حکوومەتی عێراقی فیدراڵ تا گرێبەست تا دامەزراندن تا پردی تۆقوت تا پردی سێ محەممەد تا هەندێ بجێی تایبەت و تا ئیعمار ئاوەدانکردنەوە بابلین یاومانە بە بەڕێزیان ئەوانش هەر دوێنێ لە کۆبنەکە لای لیژنێکی تایبەتی پێشکەشکرا ئامادەکراوە ئەوجێ تا بدێ پەیوەندیان بە ئێمەوە کرد ئەو 22 خاڵە بتوانین ئەو لەوێت لە خاڵی یەکەمەوە پێی بدەین تاکو بتوانین لە ئەم ساڵا وەکو پرۆژەیەکی سەرەتایی جێبەجێ بکەین واتە ئەگەر ئەو بشوارە بکەن بەس پۆلێنی کەن 12 خاڵی زۆر گرنگ بێ لەو 12 شەشی لە خۆلاغی یەکەمان جێبەجێ بکەن شەشەکەوێتە خۆلاغی دووەم. ئەنجومەنی وەزیران بەڕێز سەرۆکی حکوومەت بەڕێز جەنابی کاخوبات بەجددی لەسەر خەتن و لیژنێکیان بۆ پێکێناوە